کچە خوێندکارێکی خەڵکی شاری بۆکان بە بڕیاری بەشی کاروباری خوێندکاری وەزارەتی زانستگا لە زانکۆی پەیامنووری بۆکانەوە بۆ زانکۆی پەیامنووری شاری مەراغا لە پارێزگای ورمێ دوورخرایەوە. ئەفسانە بایەزیدی تەمەن 28 ساڵ و خوێندکاری زانکۆی پەیامنووری بۆکان کە لە ناوەڕاستی مانگی خاکەلەوەی ئەمساڵ بە 2 ساڵ زیندانی هەڵپەسێردرا و سزادرا بۆ درێژەدان بە خوێندن بۆ زانکۆی پەیامنووری مەراغا دوورخرایەوە. ئەفسانە بایەزیدی مانگی خەزەڵوەری ساڵی 92 بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان هاوڕێ لەگەڵ برایەکی بە ناوی شاهۆ بایەزیدی دەست بەسەر و دواتر بە دانانی بارمتەیەکی 100 ملیۆن تمەنی ئازادکران. ئەو کچە خوێندکارە کووردە پاش ئازادکران لە زیندان لەلایەن حراسەتی زانکۆی پەیامنووری بۆکانەوە ئاگادار کرابوویەوە هەتا ئەو کاتێ ڕۆتی یاسایی پەروەندەکەت ڕوون نەبێتەوە مافی هاتنە زانکۆت نییە. ئەفسانە چەند ڕۆژ پێش ئێستا بە مەبەستی چوونەوە بۆ زانکۆ سەردانی بەشی کاروباری خوێندکاری وەزارەتی زانستی لە تاران کردبوو کە سەرنجام با بڕیاری ئەو ناوەندە بۆ زانکۆی پەیامنووری شاری مەراغا دوورخراوەتەوە. زێڕینگەرێکی شاری ورمێ بە تاوانی تێکدانی ئاسایشی نەتەوەیی و هاندانی باقی زێڕینگەرەکانی شاری ورمێ لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانی ئەو شارە بانگ دەکرێت. پاش ئەوەی ماوەیەکە زێرفرۆشانی شاری ورمێ بەهۆی بردنەسەرەوەی لە ناکاوی ماڵیات و لە ناڕەزایەتی بەرامبەر بەم هەڵوێستەی ئۆرگانە حکوومەتیەکان زیاتر لە 18 ڕۆژە دوکانەکانیان داخستووە و نایکەنەوە. هێزەکانی ئەماکنی ئەو شارە کەسێک بە ناو ڕەزا عەلیزادە بۆ ئەو ئیدارەیە بە مەبەستی لێپێچینەوە سەبارەت بەو ناڕەزایەتیە بانگ دەکەن. وەک لە هەواڵەکەدا هاتووە گومانی ئەوە لە ناوبراو هەیە کە بۆتە هۆی هاندانی باقی زێرفرۆشان بۆ داخستنی دوکانەکانیان. یەکشەممە ڕێکەوتی هەژدەی جۆزەردان کەسێک بە ناوی ئەمیر عەلیپور و خەڵکی شاری نەوشاری سەر بە پارێزگای کرماشان بەهۆی تەقینەوەی مین لە قولاپە بەرەو خوار لاقی چەپی پەڕی. ئەمیر عەلیپور کە کارمەندی دەستگای مین هەڵگرتنەوە بووە لە کێڵگەی مینی ژمارە 25 شاری نەوتشار تووشی و ڕووداوە بۆ بەتوندی بریندار بووە. پێشتر مەهدی فەکوور کارگێڕی کۆمپانی نەوتی ئێران لە لێدوانێکدا بۆ هەواڵدێریە ناوخۆیەکان باسی لە خاوێنکردنەوەی 25 هێکتار لە کێڵگە مین ڕێژکراوەکانی هەڵگرتنەوەی تەقەمەنی بە جێماوی شەڕی ئێران و عێراق لە شاری نەوتشار کردبوو. بەڵام بە وتەی هاوڵاتیان تەنیا دەوروبەری چاڵە نەوتیەکان خاوێن کراونەتەوە. پارێزگای کرماشان 263 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ وڵاتی عێراقەیە و بەهۆی ئەوەی کە لە بواری سەربازیەوە گرنگیەکی تایبەتی هەیە لە کاتی شەڕی 8 ساڵەی نێوان وڵاتی ئێران و عێراق نزیک بە تێکڕای سنوورەکانی لەگەڵ وڵاتی عێراق مێنڕێژ کراون و هەتا ئێستاش کێڵگەکانی من لە خاڵە سنووریەکان بەدەست لێنەدراوی ماونەتەوە. بەپێی هەواڵەکان دەستەی بەڕێوەبەری خوێندنگای گوندی قەتووری سەر بە شاری خۆی خوازیاری نوێژەنکردنەوەی ئەم خوێندنگایان و جەختیشیان کردەوە. ئەم خوێندنگایە بووە بە وێرانەیەک و لەو ساڵەدا تەواوی نیگەرانیان ئەوەیە کە منداڵەکانیان بە سڵامەتی بگەڕێنەوە بۆ ماڵ و ئامێزی بنەماڵەکانیان. لە نامەکەی دەستەی بەڕێوەبەری خوێندنگاکەی گوندی قەتووری سەر بە بەشی ناوەندی کە ناوچەیەکی کوردنشینە هاتووە تەواوی دیوارەکانی ئەم خوێندنگایە درزیان تێکەوتووە و سربیانی خوێندنگاکەش لە وەرزی باران دڵۆپە دەکات کە ئەمە دەتوانێت گیانی منداڵەکانیان بخاتە مەترسیەوە. بەپێی ئەم راپۆرتە بنەماڵی ئەم منداڵانە هوشتاریان داوە کە ئەگەر تا دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن واتە تا 4 مانگی داهاتوو خوێندنگای ئەم گوندێ نوێژەن نەکرێتەوە بۆ درێژەدان بە خوێندن نانووسی منداڵەکانیان ناکەن. هەروەها جەخت کراوەتەوە کە دەبێ بۆ خوێندنگای ئەم گوندە لە باتی سۆپای نەوتی سیستمی شوفاژ ئامادە بکرێت تا گیانی منداڵەکانیان وەکو منداڵانی شیناوێ نەکەوێتە مەترسیەوە. شایانی باسە لە ڕووداوێک کە 2 ساڵ و نیو پێش ئێستا لە خوێندنگای سەرەتایی گوندی شیناوی سەر بە شاری پیرانشار ڕوویدا بوو، تەواوی منداڵەکانی ئەم خوێندنگایە سووتان و لە پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە چەند کەسیان گیانیان لەدەستدا. تا ئێستاکەش ئەوانەی دیکەیان بەهۆی سووتان و بەتایبەتی سووتانی دەموچاویان نەیانتوانیەوە بگەڕێنەوە بۆ ناو کۆمەڵگا و خەڵکی بەشی قەتووری شاری خۆیش ترسیان لەوە هەیە کە ڕووداوی لە چەشنی شیناوی دووپات بێتەوە. شکانی ئاوەڕۆی چەندین گەڕەکی شاری مەریوان و کەم تەرخەمی بەرپرسان لە چاکردنەوەی لولەی شکاوی ئاوەڕۆکان نیگەرانی خەڵکی ئەو شارەی لێکەوتوێتەوە.
وەک شایەت حاڵان باسی دەکەن شکانی لولەی ئاوەڕۆی چەندین گەڕەکی شاری مەریوان بۆتە پرسێکی بەردەوام و ئێستاکەش بەوە یاتنی وەرزی گەرما مەترسی نەخۆشەکانی لەو شارە زیاد کردووە. کێشەی ئاوەڕۆ لە شاری مەریوان پێشینەی کۆنی هەیە و لەگەڵ ئەوەی خەڵکی ئەو شارە لە ڕێگەی جۆراوجۆر هەوڵیان داوە تاکو هەوڵێکی یەکلاییکەرەوە بۆ چارەسەری ئەم کێشەیە بگرنەبەر لایەنە پەیوەندیدارەکان هیچ هەنگاوێکی شیاویان لە پێناو چارەسەرکردنی ئەم کێشەیە هەڵ نەهێناوەتەوە. لە درێژەی بەردەوامی ڕەوتی کوشتن و برینداربوونی کۆڵبەرانی کورد بەدەستی هێزە نظامیەکانی حکوومەتی ئیسلامی ئێران لە خاڵە سنووریەکانی کوردستان، کۆڵبەرێکی کوردی خەڵکی ناوچەی بانە بە تەقەی هێزە نظامیەکان بریندار کرا. پاژنیوەڕێی ڕۆژی شەممە ڕێکەوتی هەفتەی جۆزەردان فەرهاد ئەحمەدزادە کوڕی عەبدوڵڵا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی جێگل لە پازگای بڵەسان بە توندی بریندار کرا. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند ئەو کۆڵبەرە کە 24 ساڵ تەمەنیەتی بە مەبەستی کۆڵبەریکردن و دابینکردنی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی لە ڕێگەی کۆڵبەریەوە ڕووی لە سنوورەکان کردبوو. ئەو سەرچاوەیە گوتیشی هێزە ئینتیزامیەکان پاش ئەوەی فەرهاد ئەحمەدزادەیان بریندار کرد ناوبراویان بە برینداری لە شوێنەکە بەجێهێشت. فەرهاد ئەحمەدزادە بۆ چارەسەری برینەکانی ڕەوانەی نەخۆشخانەی شاری بانە کراوە. پزیشکانی نەخۆشخانەی بارودۆخی تەندروستی ناوبراویان ناجێگیر ڕاگەیاندووە. بەپێی هەواڵەکان ناوەندەکانی سەر بە کۆماری ئیسلامی بە شێوەی زۆرەمەلی دەیان هەوێت لە ڕێگەی کارمەندانی دەوڵەت بۆ پەرەدان بە بەسیجی کارمەندی کەڵ وەربگرێت و بۆ ئەم مەبەستەش دەبێت لە ناوەندەکانی بەسیجی کۆماری ئیسلامی بەشداری بکەن. بەسیجی مستەزعفینی کۆماری ئیسلامی ڕێکخراوێکە کە لە ڕێکەوتی چواری سەرماوەزی 1358 بە بڕیاری خومینی بۆ سەرکوتی خۆپیشاندەران و ڕێکخراوە نەیارەکانی دژ بەو سیستمات دامەزرا. شایانی باسە زۆربەی ئەندامانی سپای پاسداران سەر بەم ڕێکخراون و لەم ڕێکخراوە هەڵقڵاون و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم جارە لە هەوڵی ئەوەدایە بۆ سەرکوتی نەیارانی ناوخۆی لە کارمەندان کەڵک وەربگرێت. هەوڵ بۆ بە بەسیجیکردنی شارۆمەندانی کورد لە شارە جیاجیەکانی کوردستان شتێکی تازە نییە و کۆماری ئیسلامی و ناوەندە ئەمنیەکانی لە ڕێگەی جۆراوجۆرەوە هەر لە کاتی هاتنە سەرکاریان هەوڵیان داوە سەرنجی خەڵک بۆ ئەم ڕێکخراوە ڕابکێشن. هاوڵاتیکی کوردی خەڵکی شاری سەردەشت کە مانگی خەرمانانی ساڵی 1392 لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە لەو شارە دەست بەسەر کرا هەتا ئێستا چارەنووسی نادیارە. ناسر کەریمی کوڕی عەبدوڵڵا و خەڵکی شاری سەردەشت کە مانگی خەرمانانی ساڵی 1392 لە شوێنی کارەکەی دەست بەسەر کرا لەو ماوەیەدا لە ئیدارەی ئیتلاعاتی شارەکانی سەردەشت و ورمێل لە دەست بەسەریدا بووە و هەنووکە چارەسەری نادیارە. یەکێک لە نزیکانی بنەماڵی ئەو گیراوە کووردە ڕایگەیاند. ناسر کەریمی کە خێزاندار و باوکی 2 منداڵیشە 2 مانگ پاش دەست بەسەرکرانی ڕەوانەی ئیتلاعاتی ورمێ کرابوو. مانگێک پێش ئێستا گەڕێندرایەوە بۆ زیندانی سەردەشت و لە زیندانی سەردەشتیشەوە ڕەوانەی زیندانی حەسارەکی کەرەج کرا. ئەو سەرچاوەیە گوتیشی لە ڕۆژانی ڕابردوو دایکی ناسر بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ کوڕەکەی سەردانی زیندانی حەسارەکی کەرەجی کردووە. بەڵام پێی گوتراوە کوڕەکەت لێرە ڕانەگیراوە و ڕەوانەی باکووری ئێران کراوە. باوتەی ئەو سەرچاوەیە لە کاتی دەست بەسەرکرانی ناسر کەریمیەوە کەس نەیتوانیە چاوی پێکەوێت و هێزە ئیتلاعاتیەکانی شۆکاری دەست بەسەرکرانی ناسر کەریمیان هاوکاری لەگەڵ یەکێک لە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاندووە. ئەوەشی خستە ڕوو باوکی ناسر کەریمی لە کیمیابارانی شاری سەردەشتدا گیانی لەدەست داوە. هەڵسوکەوتی ناوەندە حکوومەتیەکان لەگەڵ دایکی و هاوڵاتیە کوردە لە کاتێکدایە کە دایک و خوشک و براکەشی کەم ئەندامی چەکی کیمیاوین و خوشک و براکەی لە جێدا کەوتن و بەردەوام پێویستیان بە چاودێری و دەرمان هەیە. داخرانی کارخانەی واکسن دروستکردن لە شاری مەهاباد بوو بەهۆی بێکاربوونی 120 کرێکاری ئەو کارخانەیە. خزر کاک دەروێش فەرمانداری پێشووی شاری مەهاباد ڕایگەیاندووە هۆکاری داخرانی کارخانەی واکسن دروستکردنی شاری مەهاباد نادیارە و بەرپرسانی پەیوەندیدار لەم بارەیەوە هیچ جۆرە ڕوونکردنەوەیەکیان نەداوە. ئەم فەرماندارە پێشووی شاری مەهاباد وتوویە ئەو یەکە بەرهەمهێنەرە زۆرتر لە 12 ملیار تمەن تێچووی هەبوو و بە داخرانی ئەو کارخانەیە ئەو ئاستە تێچووە بە خەسار دەڕوات.
کارخانەی واکسن دروستکردنی شاری مەهاباد کە توانای دروستکردنی 100 ملیۆن دەرزی واکسنی تەبی لە ساڵدا هەیە 20 پوشپەڕی ساڵی 1390 دەستیدایە چالاکی. خزر کاک دەروێش فەرمانداری پێشووی شاری مەهاباد وتوویە چەند جارێک لە بەرپرسانی پەیوەندیدار و سەرمایەدارانی ئەو گەڵاڵەیە خوازراوە کە ئامادەکاریەکان بە ئامانجی وەگەڕخستنەوەی دووبارەی ئەو یەکە بەرهەمێنەرە ئەنجام بدەن، بەڵام بەرپرسان هیچ جۆرە هەنگاوێکیان بۆ وەگەڕخستنەوەی چالاکی دووبارەی ئەو کارخانەیە ئەنجام نەداوە و هاوکاری پێویستیان لەگەڵ فەرمانداری ئەو شارە نەبووە. لە درێژەی گوشارەکان بۆ سەر شارومەندانی کورد، دوو شارومەندی خەڵکی شاری مەهاباد دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤینی تاران گواسترانەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو دوو کەس بەناوەکانی ئەحمەد خاڵەندی و سەفین حاجی ڕەمەزانی لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی شاری مەهاباد دەست بەسەر و وەک لە هەواڵەکەدا هاتووە ئەم دوو شارومەندە دەست بەجێ بۆ زیندانی ئێڤین گواسترانەوە. لەگەڵ ئەوەی بنەماڵی ئەم دوو بەندکراوە چەندین جار سەردانی ناوەندە ئەمنیەتەکانیان کردووە تا ئێستاکە هۆ یا هۆکاری دەست بەسەرکردنیان دیار نییە. ئەسعەد سەڵەواتی زیندانی سیاسی کورد و خەڵکی گوندی سەڵەواتەوەی سەر بە شاری سنا کە سزای 12 ساڵ زیندان و دوورخرانەوەی بۆ زیندانی مەسجد سلەیمان بۆ بڕاوەتەوە بارودۆخی تەندروستی تێک چووە. جێگەی ئاماژەیە کە بارودۆخی جەستەیی ئەم زیندانیە سیاسیە کوردە خراپە و لەگەڵ ئەوەی چەندین جار لەلایەن ئەسعەد سەڵەواتیەوە داوا کراوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندانی بگوازنەوە، بەرپرسانی زیندان کەمتەرخەمن بەنسبەت دۆخی ئەم زیندانیە سیاسیە و داواکاریەکەی و هیچ وەڵامێکیان نەداوەتەوە. دانی موچەی کرێکارانی شارەداری شنۆ کە زۆرینەیان هەژار و بێدەرەتانن بەهۆی کەمتەرخەمی کاربەدەستانی شارەداری بەردەوام وەدوا دەکەوێت. ماڵپەڕی شنۆباز بڵاوی کردوێتەوە کە کرێکارانی بەناو خەدەمات شەهری شارەداری شنۆ کە ڕۆژانە بەرامبەر بە خاوێنکردنەوەی شەقامەکان، کۆکردنەوەی زوبڵ و ئاودانی دار و پارکەکان موچەی مانگانە وەردەگرن، هەموو کات بەهۆی نەدانی ڕێکوپێک و لە کاتی خۆی موچەکەیان تووشی کێشە و گرفت دەبنەوە. ئەم کرێکارانە زۆرینەیان لە کەسانی هەژار و بێدەرەتان پێکاتون و بۆ بژێوی ژیانی ئەو کارە دژوارەیان هەڵبژاردووە و بەرامبەر ڕۆژانە زیاتر لە 10 کاتژمێر کاری بێوچان مانگانە 700 تا 1 ملیۆن تمەن وەردەگرن. وەک خۆیان باسییان کردووە ئەم بڕەپوڵە لەم دۆخە قەیراناوی ئێستاکەی کوردستاندا بەشی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان ناکات و بەو شێوەیە بەرپرسانی شارەداری هیچ کات مانگانە و موچەی ئەم کرێکارانە لە کاتی دیاریکراو نادەن و ئەمەش کێشەی گرفتەکانی ئەم کرێکارانە بۆ چەند قات زیاتر کردوێتەوە. جەستەی بێگیانی دایکێک لەگەڵ دوو منداڵی لە شاری کامێران لە نزیک نەخۆشخانەی ئەو شارە دۆزرایەوە. ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان تەرمی ژنێک لەگەڵ دوو مناڵەکەی کە کچ و کوڕێک بوون لە نزیک نەخۆشخانەی سینای کامێران لەلایەن خەڵکی ئاساییەوە دۆزراوەتەوە. بەپێی ئەو هەواڵە ئەو سێ قوربانیە دانیشتووی ئاوایی کەرەگڵن و سەرپەرشتی بنەماڵەکەیان لە کوردستانی باشوور سەرقاڵی کارکردنە. جێگەی ئاماژەیە تا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە ناو و ناسناوی بکوژیان بکوژانی ئەو دایک و دوو منداڵە لە بەردەستدانیە و هەروەها خەڵکی ئاسایی بە بۆنی جەستەیاندا تەرمەکانیان دۆزیوەتەوە و هەر بۆیە کاتی کوشتنەکەشیان نادیارە. ئیزن بە کوردەکانی ورمێ نەدرا کە بەشداری لە حوتەی کەلتور بکەن کە بۆ ماوەی 1 حوتە لە فەرەنگسەرای ئیبن سینای تاران بەڕێوە دەچێت. بەپێی هەواڵی نیسان نیوز سەرەڕای ئەوەی کە چەندین گروپی هەڵپەڕکەی کوردی، جلوبەرگ و چێشتی کوردەواری خوازیاری بەشداریکردن لەم پێشەنگایە بوون، بەڵام لەلایەن پارێزگاری ورمێ ئیزن بە بەشداریکردنیان پێ نەدرا. بەرپرسانی پارێزگای ورمێ مەبەستیانە گروپی موسیقی عاشقی مەکتەبی تەورێز کارگەی وێنەگرتن شەوی شێعر بە بەشداری شاعرانی ئازەری دانیشتی پارێزگای ورمێ لەو پێشانگایەدا بەشداری بکەن و شاری ورمێ بە شارێکی ئازەری زمان بناسێنن. لە حاڵێکدا گروپەکانی موسیقی ئازەری عاشق و گروپی جەلەمان لەو پێشەنگایەدا بەشداری دەکەن کە هیچ کام لە گروپە موسیقی کوردیەکان نەیانتوانیوە ئیزنی بەشداری لەو پێشەنگایەدا وەدەست بهێنن. حوتوی فەرهەنگی ورمێ لە تاران لەلایەن بنکەی فەرهەنگی عەلەوی بە هاوکاری شارەداری ناحیەی دوی تاران لە فەرهەنگسەرای ئیبن سینا و بەشی هونەری پارێزگاری ورمێ بەڕێوە دەچێت.
دەوری تازەی گوشار بۆ سەر زیندانیانی کورد لە زیندانەکانی باشووری ئێران. لە مانگەکانی ڕابردوو دەورێکی تازە لە گوشار بۆ سەر زیندانیانی کوردی بەندکراو لە زیندانەکانی باشووری ئێران بەتایبەت لە زیندانەکانی میناب، بەندەراباس و بەندە لەنگا دەستی پێکردووە. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، بەردەوامی بڕانی پەیوەندی تەلەفۆنی، گوشار و ئازاری ڕۆحی ڕۆژ لە دوای ڕۆژی زیندانیان و پێڕانەگەیشتن لە بواری پزیشکی لەو گوشارانن کە خراونەتە سەر بەندکراوانی کوردی زیندانەکانی باشووری ئێران. دوورخستنەوەی زیندانیان بۆ شارە دووردەستەکانی باشووری ئێران سەرەڕای گوشاری ڕۆحی بۆ سەر بنەماڵەی زیندانیانی سیاسی، گوشاری ماڵی زۆریشی دەخاتە سەرشانی ئەو بنەماڵانە. ئێستا زیاتر لە 10 زیندانی کورد کە بۆ ساڵانێکی دوور و درێژ سزادراون بۆ شارەکانی باشووری ئێران دوور خراونەتەوە و بەردەوام لەلایەن بەرپرسانی زیندانەوە گوشاریان دەخرێتە سەر و ئەشکەنجە و ئازار دەدرێن. عەلی مورادی، کەماڵ شەریفی، کەریم موسازادە، محەممەد حوسێن ڕەزایی، ئەفشین سۆرابزادە، بەدیع حوسێن پەناهی و زیندانیانی سیاسی دیکە کە هەمویان بە تاوانی سیاسی ساڵانێکی دوور و درێژیان زیندانی بەسەردا سەپاوە. دانا لەنجاوایی چالاکی خوێندکاری و مەدەنی لەلایەن دادگای ئینقلابی شاری مەریوانەوە بە 2 ساڵ و 8 مانگ زیندان سزادرا. بەپێی هەواڵەکان، دانا لەنجاوایی کە یەکێک لە چالاکانی مەدەنی کوردە و خوێندکاری زانستگەی پەیامنووری شاری مەریوانە بە تۆمەتگەلی بێبنەما لەلایەن دادگای ئینقلابی شاری مەریوان بە 2 ساڵ و 8 مانگ زیندان محکوم کراوە. ناوبراو بۆ ماوەی 10 ڕۆژ لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە لە ژێر گوشار و ئەشکەنجەدا بووە. جێگەی ئاماژەیە دانا لەنجاوایی دوایین جار پاش ناڕەزایەتی و ڕێپێوانی شالاکی شاری مەریوان بە بۆنەی لە سێدارەدانی 3 زیندانی سیاسی کورد هاوڕێ لەگەڵ 5 کەس لە چالاکانی مەدەنین شاری مەریوان دەست بەسەر کرا. هێزەکانی بەسیج و سوپای پاسەران لە گوندی جاندارانی سەر بە شاری مەهاباد پایەگای بەسیجیان دامەزراندووە. هێزەکانی سوپای پاسەران و بەسیج کە ماوەی 1 حوتە پێش لە مزگەوتی ئاوایی جانداران جێگیر بوون و ڕۆژی چوارشەممە 22 جۆزەردان بەهێنانی بۆڵدێزر و لۆدر دەستیان کردووە بە خۆشکردنی جێگای پایەگایەک بۆ بەسیج لەو گوندەدا. وەک شایەت حاڵان بۆ ئاسۆی ڕۆژهەڵاتیان باس کردووە، دانیشتوانی گوندی جانداران بەم کارەی هێزەکانی سوپا و بەسیج نیگەرانن و ڕوو لە بەرپرسانی ئەو هێزانە کاردانەوەی خۆیان لە دژی ئەو هەڵوێستەی هێزەکانی سوپا نیشان داوە. گوندی جانداران دەکەوێتە باشووری ڕۆژاوای شاری مەهاباد و ئاخرین گوندی ناوچەی مەنگۆڕایەتیە. هەواڵنێرانی مافی مرۆڤی ڕێکخراوەی نەتەوەی یەکگرتووەکان سێدارەکان لە ئێران دەبێت ڕابگیرن. هەواڵنێری مافی مرۆڤ ڕای دەربڕینی نیگەرانی لە جێبەجێکردنی سزای سێدارەی غوڵامڕەزا خوسرەوی زیندانی سیاسی خوازیاری ڕاگررتنی سێدارەکان لە ئێران بوون و هاوکات لەگەڵ ئەوانش چەند زیندانی سیاسی کورد مەترسی جێبەجێکردنی سزای سێدارەیان لە ئارادایە. ئەحمەد شەهید، ڕێپۆرتەری تایبەتی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان لە کاروباری مافی مرۆڤی ئێران لەگەڵ ژمارەیەکی دیکە لە کارناسانی مافی مرۆڤی ئەم ڕێکخراوەیە سەرەڕای دەربڕینی نیگەرانی لە سێدارەی غوڵامڕەزا خوسرەوی خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە لە ئێران بوون. ئەحمەد شەهید، کریستۆف هاینز، فرانک لارۆ و گابریلا ناڤێل ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان لە بەیاننامەیەکدا سێدارەی غوڵامڕەزا خوسرەویان وەک پێشێلکردنی ئاشکرای یاسای نێونەتەوەیەکانی مافی مرۆڤ ناو لێ بردووە. غوڵامڕەزا خوسرەوی سەوادجانی ڕۆژی 11 جۆزەردانی ئەمساڵ بە تۆمەتی شەڕ دژی خوددا لە ڕێگەی هاوکاری لەگەڵ ڕێکخراوەی مجاهیدینی خەڵق ئیعدام کرا. هەروەها گابریل، ڕێپۆرتەری تایبەتی ڕێکخراوەی نەتەوەی یەکگرتووەکان لە کاروباری سربەخۆیی دادگا و پارێزەری لەم بەیاننامەیە جەختی کردوێتەوە کە سێدارەی خوسرەوی نیشاندەری گوێنەدانی تەواوی بەشی قەزایی ئێران بە ستانداردە نێونەتەوەیەکانە. فرانک لارۆ، کارناسی ئەم ڕێکخراوە لە کاروباری ئازادی ڕادەربڕین، هشداری داوە کە جێبەجێکردنی وەها سزایەک بەهۆی چالاکی سیاسیەوە نیشاندەری بەرتەسکبوونی ئازادی ڕادەربڕین لە ئێرانە. ڕاگەیاندنی هەواڵنێری مافی مرۆڤ لە کاتێکدایە کە کۆماری ئیسلامی بەردەوام وەک یەکێک لە پێشێلکارانی سەرەکی مافی مرۆڤ تاوانبار دەکرێت و پاش هاتنە سەرکاری حەسەن ڕوحانی ژمارەی جێبەجێکردنی حکمی سێدارەکان بێوێنە بووە لە مێژووی کۆماری ئیسلامیدا. ئێستاکە و لەگەڵ بڵاوبوونەوەی دەربڕینی ئەم نیگەرانیانە 53 کەس لە زیندانیانی سیاسی و عەقیدەتی سزای سێداریان بۆ براوەتەوە وەک کەمپێنی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی بڵاوی کردوێتەوە. 4 زیندانی سیاسی کورد بە ناوەکانی محەممەد عەبدوڵڵاهی،
مستەفا سەلیمی، عەلی و حەبیب ئەفشاری سزای سێدارەکەیان لەلایەن دیوانی باڵای کۆماری ئیسلامی پشتڕاست کراوەتەوە. مەترسی جددی جێبەجێبوونی سزاکەیان لە ئارادایە. هاوکات لەگەڵ ئەوانە کەمپین ئاماژە بە مەترسی لە سێدارەدانی چەند زیندانی عەقیدەتی کورد بە ناوەکانی کەماڵ مەڵایی، حامید ئەحمەدی، جەمشید دێحقانی و جیهانگیر دێحقانی کردووە و زیادی کردووە کە ئەم چوار زیندانە عەقیدەتیە کوردە حکومەکەیان لەلایەن دیوانی باڵای کۆماری ئیسلامی پشتڕاست کراوەتەوە. دۆسیەکەیان نێردراوە بۆ لە قیەکی دادسەرای مقەدەسی زیندانی ئێڤین. تاوتوێکردنی پرسی پێشێلکاری مافی یارسانەکان لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان. لە یەکەمین دانیشتنی شۆرای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ئەوروپا پرسی پێشێلکردنی مافی هاوڵاتیانی کوردی پەیڕەوی ئاینی یاری هاتووەتە بەرباز. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 20 جۆزەردان لە ژنێف بەرگریکارانی مافی مرۆڤی ئێران یەکەمین کۆبوونەوەی خۆیان کە هاوکات بوو لەگەڵ 26مین دانیشتنی شۆرای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بەڕێوە برد. لەو دانیشتنە یەک ڕۆژەیەدا پرسی پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن حکوومەتی ئیسلامی ئێرانەوە هاتووەتە بەرباس و چالاکانی کرێکاری مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان سەرنج و تێبینەکانی خۆیان لەو کۆبوونەوەیەدا پێشکەش کردووە. چالاکێکی کورد وێڕای ئاماژە بە خۆکوژی سەربازێکی پەیڕەوی ئاینیاری لە پادگانی سوپای پاسداران لە شاری بیجار وتویەتی فەرماندە نظامیەکان فشاریان بۆ حکمەت سەفەری هێنابوو کە دەبێ ئاینی خۆی بگۆڕێ. عەلی مێهرابی کە باسێکی لەژێر ناوی هەڵاواردن و زۆڵم و زۆری بەدژی یارستان پێشکەش کردبوو، دەسەڵاتدارانی ئێرانی بە کەمتەرخەمی و خەمساردی لە هەمبەر کۆمەڵگەی یارستان تاوانبار کردووە. هەر لەو پەیوەندیەدا و بەوتەی هەلموت گابێل چالاکی مافی مرۆڤ و بەڕێوەبەری هەواڵدێری مێهر لقی ئاڵمان ڕۆحانیەت لە ئێران لە هەوڵی بە سیستماتیک و کاناڵیزەکردنی بەهەشدایە و ئەگەریش هەر کەسێک ڕێگەیەکی پێچەوانە لە بەهەش هەڵبژێرێ سزا و سەرکوت دەکرێت. پەیڕەوانی ئاینی یاری گەورەترین کەمینەی ئاینی لە ئێرانن کە لە مافی هاوڵاتی بوون بێبەرین. کۆمەلگای یارستان بەهۆی بوونی دوو شوناسی کوردبوون و یارستانی بوون لەلایەن حکوومەتی ئێرانەوە بەرەوڕووی هەڵاواردن بوونەتەوە. لەو بارەیەوە سایتی دوێچەوەڵا رادیۆ ئالمان بڵاوی کردوێتەوە لە کۆبوونەوەی کاژێر 11 سەر لە بەیانی ڕێکەوتی 20 جۆزەردان کە لەلایەن ڕێکخراوی ناحکومی سۆدڤیند لە بنکەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕێکخرا بوو، ژمارەیەک چالاکی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووس بابەتیان پێشکەش کردووە کە بریتی بوون لە ئەمیر نیلو چالاکی مافی مرۆڤ، تورەج ئەبوزەرخانی چالاکی کرێکاری و ئەندامی دەستەی دامەزرێنەری ئەنجومەنی سنفی ڕۆژنامەنووسانی ئازاد، هێلمەت گابێل چالاکی مافی مرۆڤ، عەلی مێهرابی چالاکی مافی مرۆڤ، مریەم موعەززنزادە نوێنەری کازمی بروجەردی، محەممەد کەساییزادە دامەزرێنەری ئەنجومەنی سنفی ڕۆژنامەنووسانی ئێران، عەبدوڕەزا تاجیک ڕۆژنامەنووس. ناوی پیلای کومیساریای باڵای مافی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە مەراسمی کردنەوەی 26مین کۆبوونەوەی شۆرای مافی مرۆڤ ئاماژەی بە ئاماری چوونەسەری لە سێدارەدانەکان لە ئێران کردووە وتوێتی لە ژانڤیەی 2014ەوە هەتا ئێستا زیاتر لە 200 حاڵەتی لە سێدارەدان لە ئێران ڕوویداوە و بەپێی یاسا نێودەوڵەتیەکان تاوانەکانی پەیوەندیدار بە مادە سڕکەرەکان بە تاوانی زۆر مەترسیدار نایەتە ئەژمار و حکومەکەی سێدارە نییە. ئەمڕۆ چوارشەممە ڕێکەوتی 21 جۆزەردانیش دانیشتنێکی دیکە لەژێر ناوی بەرگری لە ڕۆژنامەنووسان بە پشتیوانی ڕێکخراوەکانی سۆدڤیند و هەواڵنێرانی بێسنوور لە بنکەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ژنەفی سویس بەڕێوە دەچێت. ڕێکخراوی ناحکومی سۆدڤیند ساڵی 1358 هەتاوی لە وڵاتی ئۆتریشدا مەزراوە و لە پێناسەکەیدا هاتووە لە ساڵی 2009 بۆتە ئەندامی ڕاوێژکاری شۆرای ئابووری و کۆمەڵایەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و لە بوارەکانی مافی مرۆڤ و ڕەخساندنی دەرفەتی گونجاوی کارکردن بۆ هەموو تاکێک چالاکی دەکات. بەندی 22 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ. هەر مرۆڤێک وەکو تاکێکی کۆمەڵ مافی ئاسایشی کۆمەڵایەتی هەیە و بۆی هەیە بەهۆی یارمەتی و هاوکاریە نەتەوەی و نێونەتەوەییەکان ئەو مافە ئابووری کۆمەڵایەتی و فەرهەنگیانەی بۆ پاراستنی ئابڕوو کەرامەت و گەشەکردنی ئازادی کەسایەتی خۆی پێویستێتی بە سەرنجدان با ڕێکخراوە و سەرچاوەکانی وڵات وە دەستیان بێنێت.
دانیشتنی 26مین کۆبوونەوەی ئەنجومەنی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ بەدواداچوونی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران تەرخان کرابوو. ژمارەیەک لە چالاکانی کرێکاری، چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەوانانی ئێرانی لەم دانیشتنە قسە و باسییان پێشکەش کرد. یەکەمین کۆبوونەوەی دانیشتنی لاوەکی ئەنجومەنی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ڕێکەوتی 20 جۆزەردان لە ناوەندی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ژنێف بەڕێوەچوو. ئەم دانیشتنە کە لەسەر بانگێشتی ڕێکخراوی ناحکومی سۆدڤێنت بەڕێوەچوو بوو بۆ قسە و باز لەسەر پرسی ئازادی ڕادەربڕین حیزب و دامەزراوەکان لە ئێران تەرخان کرابوو. لەم دانیشتنەدا چالاکانی مافی مرۆڤ، چالاکانی کرێکاری و ڕۆژنامەوانان و چەندین کەسی دیکە لەسەر پرسی مافی مرۆڤ و ئازادی لە ئێران قسە و باسییان پێشکەش کرد. ئەمیر نیلو چالاکی مافی مرۆڤ وەکو یەکەمین وتاربێژی ئەم دانیشتنە قسەکانی خۆی بە مافی پێکێنانی ئەنجومەنە کرێکاریەکان تەرخان کرد. نیلو بە ئاماژەکردن بە یاسای کار و کرێکاری لە ئێران جەختی کردەوە وتی چالاکانی کرێکاری سنووردار دەکرێنەوە و ئەوان هیچ ڕۆڵێکیان لە دەستێدابوون لە یاساکانی کار نییە. ئەمیر نیلو لە درێژەدا وێڕای پشتڕاستکردنەوەی گوشارەکان بۆ سەر کرێکاران لە ئێران ڕایگەیاند دەوڵەت دامەزراوە و بڕیاردەری یاسای کار و ڕاگەیاندنی ئەو بە خاوەنکار و کرێکارە. لە ماوەی ساڵەکانی ڕابردوو ئەندامانی یەکێتیە کرێکاریەکان کە دەیان هەویست بە شێوەیەکی سربەخۆ چالاکی بکەن دەستگیر کران. هۆکاری ئەم دەستگیرکردنە تەنها چالاکی پیشەیی ئەوان بووە کە بە تۆمەتی پرۆپاگەندەی دژی ڕژیم ڕوبەڕوو بوونەتەوە. ئەم دەست بەسەرکردنانەش بە جۆرێک بووە کە ئێستاکە بەشێک لە چالاکانی کرێکاری دۆسیەی ئەمنیەتیان بۆ دروست کردوون. لە بەشێکی دیکە ئەم کۆبوونەوەیەدا تورەج ئەبوزەرخانی چالاکی کرێکاری و ئەندامی دامەزرێنەری ئەنجومەنی پیشەیی ڕۆژنامەنووسانی ئازاد قسە و باسێکی سەبارەت بە پرسی کاردانەوەی دەوڵەت بە دامەزراوە کرێکاریەکان پێشکەش کرد. ناوبرا و ئاماژەی بە یاساکانی پەیوەندیدار بەکار لە ناو کۆماری ئیسلامی کردووتی کۆماری ئیسلامی لە کاتی دامەزراندنی تا ئێستا لەگەڵ سەرکوتی چالاکانی سەندیکایی و کرێکاری و بە چەسپاندنی یاسای پەیوەندیدار بە دامەزراوە و ئەنجومەنە ئیسلامیەکانی کار لە ساڵی 1363 و یاساکانی کار لە ساڵی 1369 و هەروەها چەندین یاسای دیکەی پەیوەندیدار کۆتایی بە تەمەنی دامەزراوە کرێکاریەکان هێناوە. لە لایەکی دیکەوە هێلمۆت گابێل چالاکی مافی مرۆڤ لەسەر پرسی مافی مرۆڤ لە ئێران وتارێکی سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران خوێندەوە و وێڕای جەختکردنەوە لە بەردەوامبوونی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران ڕوونی کردەوە کە ڕۆحانیەت لە ئێران هەوڵی ئەوە دەدا تا خەڵکی بخاتە ناو سیستمێک کە تەنها لە ڕێگەی ئەو بڕۆن بۆ بەهەشت و ئەگەر کەسێک پێچەوانەی ئەم ڕێگایی هەڵبژارد سەرکوت و ئەشکەنجە دەکرێت. عەلی مێهرابی چالاکی مافی مرۆڤ یەکێکی دیکە لە وتاربێژان بوو کە لەسەر زۆڵم و هەڵاواردن دژی کۆمەلگەی یارستان قسەی کرد. هەروەها لەم دانیشتنەدا چەندین کەسی دیکە لەسەر ئازادی ڕۆژنامەنووسان و بەردەوامی پێشێلکردنی ئازادیەکان و چالاکانی مافی مرۆڤ و کرێکاری و چالاکانی ژنان قسە و باسییان پێشکەش کرد. من بەیانیان سعاتی 6 بە لە بەیانی ئەڕۆمە سەرکار دوایەوە سعاتی 11 نیوەڕۆ بوو کە بێ هیچ ئاگادارکردنەوەیەک کە پێشتر یالەوە پێشتر کرابێتم لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هیچ ئاگادار نەبووم. یەکسەر هێزێکی لیباس شخصی ئیدارەی ئیتلاعاتی سەر بە سپای پاسداران یا هیوای تابوو محەممەد ڕووخەندە یا ناسرااو بە حەمەچاڵی سووری بەو پەڕی بێ احترامی بێڕێزی تەواوە لە بەرچاوی خەڵک کە لە بچیان کردم و دەست بەسەر بووم. یەکسەر کەسێک لە دواوە زەربەیەکی لەسرمدا کە هۆشم بە خۆماتۆ لە سلولە تاکە کەسیەکانی ئیدارەی ئیتلاعاتی سپام. تازە من بەبێ ئاو بەبێ خواردن 3 ڕۆژ لەوێ بووم، دوای 3 ڕۆژ کەس نەهات بەسەر وەختمەوە، زۆریشیان عەزیەت کردبووم. ڕۆشتم دەستێکم شۆرت کە گەڕامەوە لە سەربازەکەم پرسی، پێم وتمەوە من چنێکە لێرم بۆچی لێرم، ئەو هیچی جواب نەدامەوە، فقەی وتی ئەوە تۆ 3 ڕۆژە لێرەیت و سعات 8 ئێوارەیە. 8 ئێوارە تا 8:30 بۆ 9 بوو کە نزیکی تا بەرەبەیانی سعات 7 بەیانی کەسێ لێ جۆرا و جۆر هاتن پرسیاریان لێ کردم، پێیان وتم تۆ لە تەگ حزبە نەیارەکان جمهوری ئیسلامیە پەیوەندی و گرتووە، دەمانگە کاریان بۆکەی ئەشێ لەسەرەوە قسەمان بۆ بکەی، شتمان پێبێژی چی و کردووە چی و نەکردووە. منیش بێ هیچ دوودڵیەک بێ هیچ دڵە ڕاوکەیەک شتەکانم ڕەت کردو، بازم لێیاندام کە لە بچە بووم بەسرا بووم بە
سەنگەڵیەوە بەو مێزەوە کە لێی دانیشت بووم هەم پام هەم دەسم بەسرا بووە ئەوانش بەو پەڕی نادروستیەوە عەزیەتیانە دوایشە وتیانەوە قازیەکەی دادگا ئینقلاب ئەو قازیە ناوی سوڵتان بەخش بوو. سوڵتان بەخشیش کەسێ بوو کە لە جنایەتەکانی هیوای تابە دەستی زۆر گەورە بوو بە حکمیەوە کە خۆی قازی دادگا ئینقلاب بوو حکمیە و کەسانەیەدا ئەویش دوا بە دوای ئەوە کە حکومەکەیەدا هیوای تابیش بۆ خۆی ئیجرایگەر بوو ئیجرایە کرد حکومەکان دوای ئیجراکردنەکە ئەو کات منیش داوام لێکردوتم بە هیچ نەبێ شتێک بنووسم بۆ بنەماڵەکەم هیچی ناوێ ئیستا ئەو حکومەکە دەدا و منیش ئیجرایەکەم ئیترە هیچی ناوێ ئێمەش لەسەرەوە زۆر عەزیەتیان کردم زۆر خوێنم لێ ڕۆشت بوو دوایەوە عەزیەتکرانە من ساڵی 1385 تاوی تا ساڵی 87 بە دوو نۆبەت لە دادگا و لە زیندانە بەسرم بردووە دوای ئەوەشدا کە اعترازی زۆرم کردووەوانە تەلەفۆنی هیوای تاب زەنگێکی خوار لە دوای ئەو زەنگەیە هیوای تاب ڕۆشت کە ڕۆشت یەکسەر منیش ئیتر بردمیانەوە بۆ ژوورەکەم لە ژوورەکەمە بەو پەڕی بێڕێزیۆ بەو پەڕی ئەشکەنجە و عەزیەت و ئازارێکی زۆر کرابووم عەزیەتمیان کردو دووبارە لیان نامۆ چەند ڕۆژ دوای ئەوە بازم منیان بردەوە بۆ زیندانێ و بەندی قەرەنتینەی شاری مەریوان. پارێزەرێک و هەژدە ناوەندی مافی مرۆڤ ڕایان گەیاندکە ئێران دەبێت سزای سێدارەی 33 زیندانی سونی کورد و بەلوچ ڕابگرێت. چەندین ناوەندی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا داوایان لە بەرپرسانی حکوومەتی ئیسلامی ئێران کردووە کە سزای سێدارەی زیندانیانی کورد و بەلوچی سونی مەزهەب ڕابگرێت. لەو بەیاننامەیەدا هاتووە کە زۆربەی ئەو زیندانیانە لە نێوان ساڵەکانی 1970 هەتا 90 لە کوردستان و لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بەل لەوەی دادگایی بکرێن بەبێ ئەوەی هیچ پارێزەرێکیان هەبێت و یان لەگەڵ بنەماڵەکانیان لە پەیوەندیدا بوو بێتن بۆ ماوەی چەندین مانگ لە ژوورە تاکە کەسیەکاندا ڕاگیراون و لەو ماوەیەدا ئەشکەنجە کراون و بێڕێزیان بەرامبەر کراوە. ئەنجومەنی مافی مرۆڤی کوردستانی ئێران ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی و ڕێکخراوی چاوەدێری مافی مرۆڤی کوردستان لەگەڵ 15 ڕێکخراوی مافی مرۆڤی دیکە و پارێزەرێکی ناسراو ئەو بەیاننامەیەیان بڵاو کردوێتەوە کە ڕۆژی ڕابردوو 22 جۆزەردان واژۆیان کردووە. زیندانیانی کورد و بەلوچی سۆنی لەلایەن بنکەی دادوەری ئێرانەوە تۆمەتی هەوڵدان دژی یەکپارچەیی وڵات، پڕۆپاگەندەی دژی ڕژیم، ئەندامەتی لە گروپە سەلەفیەکان و شەڕ دژی خودایان خراوەتە پاڵ. بە پێی ئەو زانیاریانەی کە بۆ ڕێکخراوانە گەیشتووە پێدەچێت تاوانباران بەشداری لە چالاکی چەکداریان ڕەت کردبێتەوە و پێداگرن لەسەر ئەوەی کە تەنیا لە کۆبوونەوە مەزهەبیەکاندا بەشداری و تەبلیغی ئاینیان کردووە و بەو تۆمەتەوە دەست بەسەر کراون. بنیادی عەبدوڕەحمان برومەند ناوی ئەو 33 کەسەی سەید شاهۆ ئیبراهیمی، حامد ئەحمەدی، شەهرام ئەحمەدی، عالەم بەرماشتی، ئومید پەیوەند، سەید عەبدولهادی حوسێنی، جەهانگیر دێحقانی، جەمشید دێحقانی، محەممەد یاوەر ڕەحیمی، موختار ڕەحیمی، عەبدوڕەحمان سەنگانی، فەرزاد شاهنەزەری، بێهروز شاهنەزەری، کاوە شەریفی، ئارەش شەریفی، ئەمجەد ساڵحی، محەممەد غەریبی، وریا قادری فەرد، محەممەد کەیوان کەریمی، سدیق محەممەدی، پوریا محەممەدی، تالب مەلەکی، کەماڵ مەلایی، سەید جەماڵ موسەوی، کەیوان مؤمنی فەرد، تەیمور نادریزادە، فەرشید ناسری، بەرزان نەسرۆڵڵازادە، ئەحمەد نەسیری، ئیدریس نێعمەتی، فەرزاد هونەرجوو، کاوە وەیسی ڕاگەیاندووە. بە پشتبەستن بە ئاماری تۆمارکراو لە ناوەندی ئاماری ئاژانسی هەواڵدەری کۆردپا ساڵی ڕابردوو 726 زیندانی لەلایەن ڕێکخراوی زیندانەکانی ئێرانەوە لە سێدارە دراون. منیان کە گواستەوە بۆ زیندان لە ئەوەڵدا وەزعی بەندی قەرەنتینە بۆ من ئاشنا نەبوو تا نزیکی 1-2 هەفتە ئەوزاعی زۆر خراپ بوو بەو معنایە کە زەرفیەت و گونجایشی کەمتر لەوە بوو ئەسڵەن بە هیچ شێوەیەک لە نەزەری بێداشتەوە تەواو نەبوو 6-7 نەفەر لەویا بوو زەرفیەتی فرە لەوە کەمتر هەڵەگر زەرفیەتی ئەوە نەبوو لەسەر ئەوەشدا هەروە ئێمە بەو
وەزع زۆر نالەبار بوو کە ئاشنا بووین بە جەوەکە لەو جەوەدا ئێمە لە تەگ مەسئولینە یەک دوو جارە قسەمان کرد سەکردنەکەمان بە هیچ کوێ نەگەشت لە دوایشدا کە نەخۆشی هاواریە کرد یەک دوو کەستریشیان هێناوتیان ئەم کەسانە نەخۆشی ئەچایدیان هەیە یا هپاتید بەو معنایە کە هەمویان لەگەڵ یەکە بەسەریانە بر دوای بەسەربردنەکە ئێمە پێمان وابوو ئەو وەزع زۆر خراپتر لە وەسای ئێمە لە تەگ جەمعێ لە فعالان و فعالە مەدەنیەکان فعالە سیاسیەکان دانیشتین کۆبوونەوەمان کرد خەڵکی مەدەنی قسەمان کرد ئەم دانیشتنمانە نەگەی بە هیچ کوێنێ موادی مخەدر لەوێ قسەی ئەوەڵیە کرد بە واتای کە ئایا نەورۆز خۆی مەسئولی حفاظەت ئیطلاعاتی زیندان بوو دوایەوە ناوبراو لە تەگ کەسێک بناو ڕەزایی کە مەسئولی بەندی تەواوی زیندان بوو خۆیان مەوادەکەیان هێناناوە دواییەکەیان هێناناوە ئەوان پەخشیان نەکردەوە کە ئەکەوتنە جموجۆڵێژ دوای جموجۆڵەکە کە خەڵکیان ئەگەڕان بە دوای مەوادەکە ئەڕۆشتن سیرەکەی لەوا بوو کە ئەڕۆشتن ئەگەڕان بازیدیانە کرد بەشی سیاسیەکان زۆرە گەڕان بە هیچ شێوەیەک کارەکە ئەو شتێکە گەرەکمان و نەچووە بەرەوە ئێمە بازم دانیشتین قسەمان کرد لەسەرەوە نابرابەری و نەعەداڵەتیە کە نسبەت بە زیندانە سیاسیەکان فعالە مەدەنیەکان ئەکرێت ئێمە کۆبوونەوەمان کرد لە کۆبوونەوەی ئەوەڵا نەمانتوانی بگەین بە هیچ ئەنجامێک ئێمە لەو ئەنجامە کە نەگەشتین ئەوان بینیان بەهۆی ئەوە کە لە زیندانە دووربینی مەداربەستە کارنراوە شتەکانیان بینی کە ئێمە دانیشتوین قسەمان کردووە یەکسەر ڕژانە خوارەوە کە ڕژانە خوارەوە بەو پەڕی بێڕێزی و بە احترامیەوە کۆبوونەوەکەمانیان تێکدا دوای تێکدانی کۆبوونەوەکە ساعاتێک ساعت و نیوەک دوایەوە ئێمە دانیشتینەوە قسەمان کرد لەسەر وەزعیەتە بەڵێ ئەوە وەزعی زیندان زۆر خراپە جەمعیەتەکە زۆرە شوێنەکان باش نییە قسەمان کرد دوایەوە گەیشتین بۆ نەتیجەیە کە ئێمە مانگرین لە خواردن ئەو شێوە مانگرتنە ئێمە کاردانەوەی بوو بەڵام ئەوە نەبوو کە لەسەرمان کاریگەری بێت ئێمە نزیکی بە 29 ڕۆژ تا یەکمان ئێمە مانگرد هەرچی غەزا و خواردنە ئاهاتە ناوە ئێمە ئەماندا بەدواوە نەمانە خوار ئیسفادەمان نەکرد وەزعمان زۆر خراپ بوو لەباری کولیە و ئەوانەوە زۆر نەخۆش بووین لە دوای شاکە ئەو شتانەمان کرد ئەوان هاتن بۆ پەڕبێڕێزی و بە احترامیەکی تەواوە مانەکەمانیان شکانێ ئێمەیان نەقڵ کرد بۆ بەندی عمومی زیندان لەوەشدا بە هیچ جۆرە وتنێک ئێمەیان کە پێشتر ئاگادار بینەوە ئێمەیان بان کرد بۆ دادگا کە بانگمانیان کرد بۆ دادگا وتیان ئێوە اختشاشگەرن ئێوە ئاشوو بەخەنە ناوە خەڵکە ئەو خەڵکە فێری شتەکەن ئێمەیان بان کردوونەوە و یەک ڕۆژ زیندانیان پێداین بەبێ هیچ هۆکارێ لە بەندی عمومیدا فرەترین جەمعیەت بەشدار بوو وەختوا بوو ئەو جەمعیەتە ئەگەشت بە 150 تا 170 نەفەر کە گونجایشی ئەوە نەبوو بەڕاستی ئێمە گوێمان نەگرت زانیمان وەزیەتەکە بۆ جۆرەیە چەند کەس لە فعالە سیاسیەکان مەدەنیەکان خەڵکی عادی کە لە ناومان نابوون دانیشتین لە تەکیانە قسەمان کرد هەرچەند جارتریش کە ئێمەیان بامان کرد و عەزیەتیان نەکردینەوە ناوێ وا بکەن و ئەو شتانە ئێمە بازم لەسەرەوە سوور بوون کە غەزاکە تەک بینە دواوە بە عنازەی 4 ڕۆژ تا 5 ڕۆژ ئێمە بازم مانگرنەکە ئێمە 4-5 ڕۆژ توولی کێشا لە دوای ئەوەشدا کەمانەکەمان توولی کێشا ئێمە نەخۆشیش کەوتین ئەسڵەن نەهاتن بەسەر وەختمانەوە شوێنە حەسانەوەیەکی باشی نەبوو کتێبخانەیەکی باشی نەبوو هەرچیە کە بوو لە فکر و بیرروڕای خۆیان و ئایدۆلۆژیای خۆیان بوو کەیان بردەبەرەوە لە داخواستی ئەو خەڵکەیان نەبوو فرەترین ئەو مشکلاتانە زیاتر و زیاتر بووە کەم نەبووە زۆرینەی خەڵک لەوێ بەشدارن هەن و ئاگاهانە ئەو کارانە ئەچێتە بەرەوە ئەمە فشارێکی زۆری هێناوە بۆ سەر خەڵک ئەو خەڵکە کەوتەسە چەڵەمە و دوایەوە جێگەی ئاماژەیە ئەکسەری زیندانەکان ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامیە بەڕێوە ئەچێت حەسانەوەیەکی تیانە ئەو بە حەساوەکانی زیندانی غەربی کشوەر بووە بە مەعزەڵ و کێشەیەکی زۆر بۆ بنەماڵەکان بەنسبەت ئەوەیشەوە زیندانیە سیاسیەکان و حکم و بەدوادچوونە سەنگینەکان فشارێکی زۆری هێناوە بۆ سەر خانەوادەکان لە ساڵانی لەوە پێشە جمهوری ئیسلامی ئەو شتەی سەلمانووە کە بەڵێ
عزیەت و گوشار بۆ سەر ئەو خەڵکە فعالە مبارزەکان مەدەنی و فەرهەنگی و فعالە سیاسیەکان هەتا بێت زۆر و زۆرتر دەبێت. پرسی نەتەوەکان و سزای سێدارە لە ئێران لە بنکەی نەتەوە یەکگرتووەکان لە ژنێف تاوتوێکرا. لە دووهەمین دانیشتنی شۆرای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە سوئیس پرسی پێشێلکردنی مافی نەتەوە و ئاینە جیاجیەکان و هەروەها سزای لە سێدارەدان لە ئێران هاتووەتە بەرباس. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 22 جۆزەردان هەردوو ڕێکخراوی ناوەندی زاگرۆز بۆ مافەکانی مرۆڤ و ڕێکخراوی مەڕاب بزوتنەوەی دژ بە ڕاسیزم و بۆ دۆستایەتی نێوانگەلان هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی 26مین دانیشتنی شۆرای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کۆنفرانسێکیان بەڕێوە برد. لەو کۆنفرانسەکەدا دوایین بارودۆخی نەتەوەکانی ئازەری، بەلوچ، تورکەمەن، کورد، عەرەب و کەمایەتیە مەسەبی و ئاینیەکانی وەک سونی، دەروێشە گونابادیەکان، یارستان و بەهاییەکان هاتووەتە بەرباس و لێکدانەوە. لەو کۆنفرانسەدا کەماڵ سیدۆ بە نوێنەرایەتی کۆمەڵەی نەتەوە هەڕەشە لێکراوەکان گوتاری پێشکەش کردووە و باسێکی لەسەر بارودۆخی کەمایەتیەکان کردووە. هەر لەو پەیوەندیەدا کەریم عەبدیان بە نوێنەرایەتی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال لەو کۆنفرانسەدا بەشدار بووە و باسێکی لەسەر دۆخی عەرەبەکانی ئێران کردووە و لە قسەکانیدا ئاماژەی بەباری خراپی گوزەرانی ئەو هاوڵاتیانە و هەروەها پیسبوونی ئاوی ناوچە عەرەبنشینەکان کردووە. یەکێکی دیکە لە گوتاربێژانی کۆنفرانسەکە دکتۆر گۆڵموراد مورادی بووە و ئەویش بە نوێنەرایەتی ناوەندی زاگرۆسەوە لەسەر قوربانیانی مین لە ئێران و بەتایبەت کوردستان بابەتی پێشکەش کردووە. هەر لەو پەیوەندیەدا و لە دووهەمین دانیشتنی شۆرای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ژنێف پرسی سزای لە سێدارەدان لە ئێران تاوتوێکراوە. ڕۆیا ئەشرەفابادی چالاکی سیاسی بە نوێنەرایەتی بنەماڵەی قوربانیانی دەیەی شەستی هەتاوی لە ئێران، نیمە پوری یعقوب خوێندکار، مینا ئەحەدی دامەزرێنەری کومیتەی دژی بەردەباران و حسەین نایب هاشم چالاکی مافی مرۆڤ لە ئاخێوەرانی ئەو سمینارە بوون. هەروەها ئەمجەد حوسێن پەنایی چالاکی مافی مرۆڤی کورد یەکێکی دیکە لە بەشدارانی سمینارەکە بووە و باسی لە زیندانیانی عەقیدەتی کوردی محکوم بە سێدارە کردووە. حوسێن پەنایی وێڕای خستنە ڕووی ناوی زیندانیانی عەقیدەتی محکوم بە سێدارە گوتوویەتی لە حاڵی حازردا 53 زیندانی عەقیدەتی کورد چاوەڕوانی بەڕێوەچوونی حکمی لە سێدارەدانن. من وەکو زیندانیەکی سیاسی پێشووی کورد گرنگترین بابەتێک کە بە پێویستی دەزانم ئاماژەی پێ بکەم یەکێتی و یەکبوون و هاوپشتی تەواوەتی زیندانیانی سیاسیە کە بۆ داکۆکیکردن لە مافە سەرەتاییەکانیان بۆ ئەوەی بتوانن دەنگی ناڕزایەتی خۆیان بە دەرەوەی زیندان و ڕێکخرا و ناوەندە جیهانیەکانی داکۆکیکاری مافی مرۆڤ بگەێنن و بەم مەبەستە کار و چالاکی بکەن کە بتوانن لەم ڕێگەیەوە گوشار بخەنە سەر کۆماری ئیسلامی و کێشە و گرفتانەی کە بەسەر زیندانیانی بەگشتی و زیندانیانی سیاسی کورد بە تایبەتی دەسەپێنن. ئەم جۆرە چالاکیە لە ساڵانی پێشوو دەنگدانەوەیەکی بەرچاوی بووە و شایانی باسیشە جامعەی جیهانی سازمان و نەهادە حقوق بەشەریەکان بۆ ئەنجامەیان گەیاندووە کە فشارێکی زیاتر بخاتە سەر کۆماری ئیسلامی. ئێستاش ڕۆژ بە ڕۆژ کار و چالاکی ڕێکخراوەکانی داکۆکی کار لە زیندانیانی سیاسی و مەدەنی پەرە دەستێنێ و لەم پێناوەش ئاماژەدان بە دەور و ڕەوڵی کاریگەری کەسایەتیە سیاسی و ڕێکخرا و ئۆپۆزیسیۆنە کوردیەکان هەر لە سەرەتای دامەرزاندنی دەسەڵاتی سەرەڕۆی کۆماری ئیسلامی شتەیەکی حاشا هەڵنەگرێ و بەم مەبەستەش زۆر کەس بوونەتە قوربانی و گیانیان بەخت کردووە کەچی ئێستاش ئەوان لە گەیاندنی دەنگی هەخوازانەی گەلی کورد و داکۆکیکردن لێیان هەنگاوی جدیان هەڵگردووە و نەوەستاون توانیویانە کە دەنگی سەرکوت و ئەعدامی زیندانیەکان لە ڕەسانە کوردیەکانەوە بەرمەڵا بکرێتەوە و لە جامعەی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان و جەنایەتەکانی ئەو ڕژیمە دیکتاتۆریە بگەێنێتە خەڵکی کوردستان و هەروەها بەرمەڵای بکات و ئاگابوونەوەی خەڵکی کوردستان بە نسبەتی ئەو ئاعترازە جەماوەریە ئاگا بکرێتەوە تا ئەم جۆرە ناڕەزایەتیە کاردانەوەی مەدەنی و کۆمەڵایەتی بەدواوە بێت تا گوێی بگاتە دنیا کە ئەم ڕژیمە چەندێک فاشیست و دەڕەندەیە معلوم بێت و بەگوێیان بگات بە هیوای ئەوەی کە بگەین بە کۆمەڵگەیەکی ئازاد و دیموکرات کە تێیدا چیدی ئینسانەکان
بەهۆی جیاوازی زمانی سیاسی کولتوری نەچەوسێنەوە و ڕێز لە بیر و ڕاو بۆ چوونە جیاوازەکانیان بگیدرێت.